سەبارەت بۆ گرفتەی کە لە سلێمانی دروست بووە کە غازی شلی ماڵان ئێستا بە کەمی دابەش دەکرێت جاران 12 تەنکەر ینی ئێستا 12 تەنکەر دابەش دەکرێت لە کاتێکدا سلێمانی پێویستی بە 16 بۆ 17 تەنکەر غازی شل هەیە بۆ ئەوەی پێداویستی سلێمانی پڕ بکاتەوە. بۆ ئەمە بەستە گفتوگۆ لەگەڵ بەڕێز کەریم عەلی ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەکەین. بەڕێزان لە سلێمانیەوە لەگەڵمان دەبێت. کا کەریم سڵاوت لێبێت. ئەم گرفتە بۆچی دروست بووە؟ بۆچی غازی شلی ماڵان ئێستا تێرای سلێمانی ناکات؟ سڵاو لە بەڕێستان و سڵاو لە تەواوی بینەرانی کەناڵی کوردستان 24. سەبارەت بە گرفتی غاز کە ساڵانە لەم وەرزەداوە لە بەتایبەتی لە مانگی 1 و 2 تا نزیک مانگی 3 سەر هەڵەدا ئەم گرفتە چەند هۆکارێکی هەیە. هۆکاری سەرەکی ئەوەیە کە ڕێژەی ئەو غازەی بۆ ئەم سنوورە دابین کراوە بۆ تەواوی هەرێمی کوردستانیش ڕێژەیەکی کەمە، چونکە بەپێ ئەو گرێبەسەی کە لە نێوان کۆمپانیای ساوز کوردستان و کۆمپانیای دانا غازدا هەیە ڕۆژانە 700 تەنەدا بە هەموو هەرێمی کوردستان و 350 تەنێک بۆ خۆی بە بازرگانیە فرۆشێ و بەداخەوە و بازرگانیش بەپێ دەداچوونی ئێمە لە ناوخۆی هەرێمی کوردستانە بەشێکی نافرۆشێ ئەنێرێتە دەرەوە بەپێ ئەو وەسڵ و وسوڵانەی لای ئێمەیە ڕۆیشتۆ بۆ وڵاتی ئەفغانستان، ڕۆیشتۆ بۆ وڵاتی ئەرمەنستان، ڕۆیشتۆ بۆ وڵاتی پاکستان، ئەو وڵاتانەی کە دراوسێ هەرێمی کوردستان و وڵاتی عێراقیش نین. ئەو ڕێژەش کە دانراوە بۆ ئەم سنوورە ڕێژەیەکی کەمە بەپێ ئەو دابەشکاری ڕۆژانە نزیکەی 12 بار دێتە ئەم سنوورە لە کاتێکا کە نزیکەی 230 تەنێکەکە ئەم سنوورە بەپێی بەدۆداچوونی ئێمە کە پارێزگای سلێمانی و پارێزگای هەڵەبجە و ئیدارەی ڕاپەڕین و ئیدارەی گەرمیانەکە ڕۆژانە نزیکەی بە 500 تەنێک پێویستی بە 500 تەنێک غازە بێ لەم کاتەدا و توانایش هەیە ئەتوانرێت لە کێڵگەی غازی کۆرومۆری ئەم بڕە دابین بکرێ. بەڵام بەداخەوە تاکو ئێستا چەندی ساڵە ئەم گرفتە دووبارە بێتەوە تاکو ئێستا ئەم بابەتە چارەسەر نەکراوە. ئێمە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە مانگی 8 هۆشداریمانداوە و نووسراویشمان ئاراستەی وەزارەتی سامانە سروشتیەکان کردو کە داوامان کردووە هەم ڕێژەکە بۆ هەرێمی کوردستان زیاد بکرێ و هەم بۆ سنووری پارێزگای سلێمانی و ئەم سنوورێش زیاد بکرێ و داوامانیش کردو لە وەزارەتی دارایی وەزارەتی ناوخۆ کە ڕێگە نەدەن هیچ جۆرە غازێک لە سنوورەکانی باشماخ و ئەم سنوورۆ بڕاتە دەرەوە و هەروەها داوامان کردو ئەمبارەکانی کارگەکانی غاز زیاد بکرێت کە بکرێت بە سەروی 200 تەن بۆ غەزنکردن. بەڵام بەداخەوە تاکو ئێستا پێشنیارانە هیچی جێبەجێ نەکراوە و ساڵانەش ئەم گرفتانە دووبارە بێت. باشە، ینی ئێستا پێشتر چەند بۆ سلێمانی دەهات بۆی ئەم ڕێژەیە تێرا بکات؟ ئایا لە پێشودا ئەم ڕێژەیە بۆ سلێمانی پڕ بە پێست بوو ینی باش بوو بەڵام ئێستا زیادی کردووە کەمە چۆن نییە؟ لە ساڵی 2014 ڕێژەی دانراوە لەلایەن وەزارەتی سامانە سروشتیەکەوە ئەم گرێبەستەی کە هەیە کە 3 ساڵیشە ئەم گرێبەستە لە نێوان کۆمپانیای ساوز کوردستان و داناغازە بە چاودێری وەزارەتی سامانە سروشتیەکان هەر نوێ ئەکرێتەوە بەڵام ناخرێتە تەندەرینەوە. مەش بۆ خۆی گرفتێکی ترە پێویست بوو ئەمە ئێستا تەندەرینی بۆ بکرایە ساڵانت بە تەندەرین بکرایە بەڵام تەندەری بۆ ناکرێت لە وەزارەتی سامانە سروشتیەکانەوە درێ بەم کۆمپانیایە و بڕی پارەکەش تەنی لە 285 دلار کراوە بە 350 دلار. ئەمش گرفتێکی ترە. ئەم ڕێژەیە لە ساڵی 2014 دانراوە هەتاکو ئێستا هەر ئەو ڕێژەیە زیادی نەکردووە. بۆیە ساڵانە لە وەرزی زستانە کە خواز زیاد دەکا و حکوومەت نەیتوانێت نەوتی پێویست بدا بە وڵاتیان و کارەبای ژۆک پێویست نییە پلەکانی گەرمیش دابەزیە هەموو ساڵێک لەم وەرزە لە مانگی 1 و 2 نزیک تا مانگی 3 ئەم گرفتە سەر هەڵەدا گرفتی کەمبوونەوەی غاز و گرفتی هەروەها گرفتی بەرزبوونەوەی نرخی ئەو جۆرە غازەی کە پێوترێ بازرگانی هەموو ساڵێک سەر هەڵەداوە. ئەمە بەداخەوە تا ئێستا حکوومەت هەنگاوی جدی و پێویستی نەناوبەوەی ئەم بابەتە چارەسەر دوای هەوڵەکانتان کەی بۆ ئەوەی ئەم گرفتە چارەسەر بکرێت بۆ سلێمانی و دەوروبەری؟ ئێمە لە لیژنەی وزا پێش هاتنی وەرزی ساردی و لە وەرزی هاوینە بە نووسراوی ڕسمی داوامان لە وەزارەتی سامانە سروشتیەکان کردووە کە ئەم گرفتە بۆ تەواوی هەرێمی کوردستان چارەسەر بکرێ و ئەم گرفتە بنەبڕ چارەسەر بکرێ و داوامان کردو ڕێژەی هەرێمی کوردستان لە 1000 تەنەوە بکرێ لە 700 تەنەوە بکرێ بە 1500 تەن بۆی لە هەولێر و لە دووەک و لە سلێمانی و لە هەموو ناوچەکان ئەم گرفتە کۆتایی پێبێنرێ و بەپێی بەدۆداچوونی ئێمە ئێستا لە کۆمپانیای دانەغازە ڕۆژانە نزیکەی 65 بار غازبار ئەکرێ و بەرهەم ئەهێنرێ لە کاتێکان نزیکەی 35 باری ئەدرێ بە سنووری هەرێمی کوردستان. پێویستە ئەو ڕێژەیە زیاد بکرێ هەر نەبێ سەروی 50 بۆ 55 باری بدرێ بە تەواوی هەرێمی کوردستان بۆ ئەوەی پێداویستەکانی ناوخۆی هەرێمی کوردستان و هاوڵاتیان دەستەبەر بکرێ. وەکو وتم هاوڵاتیان نەوتی سپیان پێ نەگەیشتووە کارەبا وەکو پێویست نییە پلەکانی گەرمی دابەزیە زەختیش لەسەر غاز بەکارێنرێ بۆیە
پێویستە غاز مادام لە ناوخۆی خۆمانایە هیچ بابەتێک نییە ئەتوانێت چارەسەر بکرێت. یەک بابەتێکی تر ئەوەیە کە بۆ نمونە ئێستا سنووری گەرمیان غازی لە سنووری غاز لە کەرکووکەوە بۆی دی ئەگەر بێت و ئەو ڕێژە غازە حکوومەتی عێراقی ڕای بگیرێ بە دڵنیاوە لەم سنوورە گرفتەکان زۆر لە ئێستا گەورەترە بن کە هەیە. باشە ئەو ڕێژەی غازەی کە دێت تێرای سلێمانی ناکات لە بەرامبەردا هاوڵاتیان چی دەکەن یعنی چۆن ئەم کلێنە پڕ دەکەنەوە لەوێ چ شتێکی جێگرەوەی ئەم بە ناچاری بەشێک لە بازرگانانیش نەخێر هیچ شتێکی وا ئۆتۆ نییە هاوڵاتی پەنا بۆ کارەبا وەکو پێویست نییە هەرمەبەستم غازە یعنی جگە لەو غازەی کە پێویستە دابین بکرێت لە ڕووی بازرگانیەوە زۆر و کوالێتی دیکەی غاز هەیە لە سلێمانی کە هاوڵاتیان بە ناچاری هانای بۆ بەڵێ چەند بەڵێ باشە چۆنە بەڵێ بە شێوازی بازرگانی غاستێتە سنوورەکە ئەوەی کە دێت لە بە قاچاق لە حکوومەتی عێراقیەوە بەشێک بازرگانانە هێنن و هەروەها بەشێک لە پاڵاوگەکانیش کە ئەو نەوتەی ئەیپاڵێون غازێکی لێ بەرهەمەێنن و ئەوش دێتە بازاڕۆ و هەروەها کۆمپانیایش بڕاستی کۆمپانیای ساوس کوردستانیش ئەو غازەی کە هەیەی بەشێکی کەمی بە بازرگانی لە ناوخوا ئەفرۆشێ لەو کاتەی بە تایبەتی کە وەرزی بۆ نمونە پلەکانی گەرمی دابەزێەوە نرخێکی زیاترەکە و هەروەها حکوومەت تا ئێستا نەیشی توانێت چی حکوومەتی هەرێم چی حکوومەتی خۆجی ڕێنمایەک دابنێ بۆ کۆنتترۆلکردنی نرخی جۆرەکانی سوتەمەنی ئەمیش بابەتێکی ترەواتە نرخی جۆرەکەی بازرگانیش بەدەست بازرگانان و خاوەن وێزگەکان و خاوەن کارگەکانەوە چی کاتێک بیانەوێ ئەو نرخە بەچیمە بەس بەرزیەکەنەوە بزان کاتێک خوا زیادی کردۆ بە دڵنیایەوە دەستکاری نرخەکانی ژەک بێت. باشە کاکەریم دەگوترێت جگە لەو جۆرەی کە بازرگانیە ئەوەی کە باسی دەکەی هەندێکیان هەیە کوالێتیان باش نییە مەترسی هەیە لەسەرەوەی کە شێوازی بوتڵەکەی یان کۆمەڵێک بابەتی دیکە کە پەیوەستە بە کوالێتیەکەیەوە ینی گرفت بۆ ماڵان دروستەکان دێکیان دەتەقنەوە دێکیان گڕ دروست دەکەن ئەمانە چۆنە؟ سەبارەت بەوەی کە واردە بۆ نمونە بڵێن لە هەرێمی کوردستانە واردە کە ساڵانە چەند بوتڵێک لە چی لە خراپی بەکارهێنان بێ چی کوالێتی ینی کۆنی بوتڵەکە بێ ئەم بابەتانە ینی نەبووتە دیاردەیەکی ئەوتۆ بەڵام ئەوەی کە گرفتە زیاتر ئەوەیە کە هاوڵاتیان لە هاوینە کە هەستەکەن لە وەرزستانە غاز کەمە بێتەوە بۆیە هاوڵاتیان غازێکی زیاد غەز نەکەن لە ماڵە بۆ نمونە هاوڵاتیەک 4 تەن غاز لە سەربانی بیناکەی غەز نەکا 3 تەن غاز لە سەربانی بیناکەی غەز نەکاگەر لە بینایەکی بەرز و سەیری خانۆکانی ناو شاری سلێمانی و خەزا و نەحەکان بکە ئەبینی چی بابەتێکی زۆر خەتەر لەسەر بینایی هەموو ماڵێک دانراوە ئێستا هەیە لە ماڵەکانی سلێمانی ئەمە هەیە کە با بڵێن غازیان خەزم کرد بێت لە ترسیا و قەیرانانەی کە باسی لێوە دەکەی بەڵێ ئەمە تا چۆن ڕێگە پێدراوە هاوڵاتیان هەستەکەن کە لە وەرزستانە وەکو پێویست غازیان دەستناک بەبێ ڕێنمایی بۆ تا ئێستا هاوڵاتی خۆی تەنکێکی هێناوە کڕیوەتی لە سەربانی بیناکەی بە شێوازێکی هەڕەمەکی دایناوە بەبێ هیچ ڕێنمایەک بۆ خۆی بەکاری هێناوەوە غازی تێکردەوە لە کاتی لێچوونی هەر بچووکترین حاڵەکات و گرفتە کە غازی لێچووە بە دڵنیایەوە کە کارەساتێکی وەکو ئەو کارەساتی ئەو ماڵەی لێ دروست ئەبێ کە لە سلێمانی ڕوویدا. باشە بەتەمانین دوایین جارێکی دیکە داوایەکەتان ئاراستەلایانی پەیوەنددار بکەنەوە بۆ گرفتەی کەمی غاز لە سلێمانی و دەوروبەری هەیە داوا بکەن بە دڵنیایەوە ئێمە هەر دەرگایەک پێویست بێ لێ دەین و لێرەشەوە هەر لە ڕێی کەناڵە بەڕێزەکەتانیشۆ داوا لە سەرۆکایەتی حکوومەتەکەین داوا لە ئەنجومەنی باڵای هەرێمی نەوت و گازەکەین و داوا لە وەزارەتی سامانە سروشتیەکانەکەین ئەم ڕێژەیە کە لە ساڵی 2014 بۆ هەرێمی کوردستان دابین کراوە کە 1000 تەنە 300 تەنی بە بازرگانیە فرۆشی 600 تەنیەدا بە هەرێمی کوردستان ئەم ڕێژەیە زۆر کەمە پێویستە دەستکاری بکرێ و ڕێژەکە بەرز بکرێتەوە بۆ نزیکەی 2000 تەن و یعنی بۆ 1500 تەن بدرێ بە تەواوی پارێزگاکانی هەرێمی کوردستان و بەشی پارێزگای سلێمانیش زیاد بکرێ بۆ نزیکەی 500 تەن بۆیە ئەو کاتەی تر هیچ جۆرە گرفتێک دروست نەبێ لەم بابەتە و بە دڵنیایەوە ئەگەر ئەم پێشنیارەی ئێمە حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا ئەمڕۆ ئەتوانن جێبەجێکەن ئەگەر جێبەجێکەن بە دڵنیایەوە گرفتی غازمان نابێنێ و ئەمەش بۆ خۆی بەڕاستی بووە بابەتێک یعنی هەموو ساڵێک چاوەڕوانی ئەم بابەتەکەین من لە مانگی هەشتا ئەم هۆشداریەماندا بە نووسرا و داوامان کرد ئێستش لێرەوە هەر داواکەین و جەختی شەکەین و دووبارە نووسراوی شەکەینەوە بەڵام پێویست بوو پێش ئەوەی ئەم گرفتانە دروست بێ هیچ جۆرە وەڵامیان نەداونەتەوە بە ئایان بەجددی بنایە بۆی ئەم بابەتە چارەسەر تا ئێستا هیچ لە سەبارەت بە غاز هیچ جۆرە وەڵامێک نەدراوێنێتەوە بابەتەکەیش بۆ خۆی چەند جەمسەرێکی تایە کارگەکان ئێمە داوامان لە بەڕێوەبەرایەتەکانی نەوت و کانزاکانی سنوورەکە و بەڕێوەبەرایەتی گەشەپێدانی پیشسازی سەر بۆ وەزارەتی پیشسازی کردووە
بۆ ئەوەی کۆگای کارگەکانی غاز زیاد بکرێ بۆی لە وەرزی هاوینە غازێکی زیاد خەزن بکەن و داوامان کردو لە وەزارەتی دارایی کە باجی گومرگی لەسەر هەناردەی غاز بۆ دەرەوە زیاد بکرێت چونکە ئێستا تەنێکی غاز کە ڕاتە دەرەوە نزیکەی 10 بۆ 15 دلار گومرگ ئەچێتە سەری ئەگەر بێت و باجی گومرگەکەی زیاد بکرێ و ڕێگەی لێ بگرێ بڕاتە دەرەوە بە دڵنیایەوە لە ناوخوا ئەم غازەی کە ڕاتە دەرەوە ناڕاتە دەرەوە ئەو کاتە نرخی کاریگەری بێ لەسەر نرخی غازی بازرگانی و داواشمان لە وەزارەتی سامانە سروشتەکان کردووە کە ڕێژەی غاز زیاد بکرێت چونکە لە ساڵی 2014 ئەم ڕێژەیە کە دانراوە ساڵی 2014 چەندین پرۆژەی نیشتەجێبوون دروست بووە چەندین هزار خێزان دروست بووە چەندین ماڵ بۆ نمونە پرۆسی هاوسەرگیری و ئەوانە کراوە بۆیە هەمووی کاریگەریە لەسەر بەکارهێنانی غاز ڕێژەکەیش وەکو خۆیەتی و ساڵانەش ئەم گرفتە دووبارە ئەبێتەوە بۆیە پێویستە حکوومەت بیر لەوە بکاتەوە بە تایبەتی وەزارەتی سامانە سروشتەکان ڕێژەکەی زیاد بکە بۆ ئەوەی هەم کە ڕێژەکە زیاد کرا خواستی هاوڵاتیان و پێداویستی هاوڵاتیان دابی نەکرێەوە هەروەها ڕێگە لە بە قاچاغبردن و بە بازرگانیکردن بە غازی ناوخۆیشۆ ئەگیرێت. ئەگەر وەڵامی داواکەتان نەدرایەوە ئەم گرفتە چارەسەر نەکرا هیچ ڕێکاری دیکە هەیە بیگرنەبەر یان هەر چاوەڕێ دەبن. ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەسەڵاتێکی خۆجیە لە ناو سنووری پارێزگای سلێمانی و ئیدارەی گەرمیان و ئیدارەی ڕاپەڕینی سنوورەکایە ئێمە دەسەڵاتی مخاتەبەکردنی وەزارەت و ئەنجومەنی وەزیرانمان نییە ئەوە ئەرکی پەرلەمانی کوردستانە ئێمە بە نووسراویش داوایان لێکەین کە پەرلەمانی کوردستان کۆبوونەی تایبەت بۆم بابەتە بکە لە ڕێی بانکردنی وەزیری سامانە سروشتیەکان ئەرکی ئەوانە بۆ ئەوەی بەرچاوڕوونی بدرێت و بۆ ئەوەی ئەم ڕێژەیە زیاد بکرێوەکو ئاماژەم پێدا ئێستا کێڵگەی کۆرومۆر ئەتوانێت سبەینی ئەم ڕێژەیە دابین کا بۆ هەرێمی کوردستان و بۆ سنووری پارێزگای سلێمانی بەڵام بۆ ناکرێت چونکە قازانجی چەند کۆمپانیا و شخصێکی تایە بۆیە دەستی بۆ نابرێ بۆیە من لێرەوە داواکەم بەرپرسانی باڵای حکوومەت هەرێمی کوردستان ئەنجومەنی باڵای هەرێمی نەوتوگاز وەزارەتی سامانە سروشتیەکان پەرلەمانی کوردستان بۆ ئەم بابەتە بێنە خەدووە ئەم گرفتە چارەسەرکەن ئەگەر وایە لە پارێزگای سلێمانیە وایە و لە سژێر دەسەڵاتی پارێزگا و بەڕێوەبەرایەتەکانی نەوت و کانزاکانە وایە ئەمە وەکو ئەنجومەنی پارێزگای سلێمانی تەداخولمانە کرد و ڕێگەمان نادا ئەم گرفتانە دروست بێ بەڵام بەداخەوە گرفتەکە لە سەروی ئێمەوەیە و لە لای بەرپرسانی باڵای حکوومەتی هەرێمی کوردستانە لە لای پەرلەمانی کوردستانە لە ئەنجومەنی باڵای هەرێمی نەوتوگازە پێویستە ئەنجومەنی باڵای هەرێمی نەوتوگاز خۆشبەختانە پێکهاتەی هەرسیا حزبی پێکهێنەری حکوومەتی هەرێمی کوردستانی تایە ئەتوانن بە یەک کۆبوونەوە دابنیشن و ئەم گرفتە چارەسەرکەن هیوادارین لە زووترین کاتا دابنیشن و گوێ لەو پێشنیارانە بکرێت کە ئێمە هەم لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی و هەم گرفتی هاوڵاتیانیشە بۆی ساڵێکی تر ئەم کاتە ئێمە باسی ئەم گرفتە نەکەین چونکە هەموو ساڵێک ئەم بابەتە ئێمە لە ساڵی 2014 بەدوا هەموو ساڵێک ئەم بابەتە دووبارە بۆتەوە. بەڵێ بەڕێز کەریم عەلی ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە گەرمیانەوە لەگەڵمان بی ماندوو نەبی کاکەریم.